کۆماری ئیسلامی ئێران و ڕۆڵی لە ململانێ جیهانیەکانی ساڵی 2024دا. ڕژێم ئێران لە کام وڵاتاندا بەشدار و پشتیوانی شەڕ بووە. 2024 بۆ 2025 و بەرچاوڕوونیەک. لەگەڵەوەی جیهان پێی ناوەتە ساڵێکی تازەوە و لە هەموو وڵاتانی جیهاندا بانگەشەی ئاشتی و ڕاگررتنی شەڕ دەکرێت، بەڵام هێشتا سەوار و لێکەوتەی شەڕەکانی ساڵی ڕابردوو بەرۆکی جیهانی بەرنەزاوە. ئەمە جیالەوەی ترسی سەرهەڵدانی شەڕی سێمی جیهانیش خەریکە ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر پەرەدەستێنێت. ساڵی 2024 ساڵێکی پڕ لە شەڕ و ململانێ بوو لە هەموو گۆشەیەکی جیهاندا، بە شێوەیەکە لە کۆی 193 وڵاتی جیهان بەشی زۆرینەی وڵاتان یان خۆیان لە شەڕی چەکداری و سەربازی، ئابووری، ئەمنی و هەواڵگریدا بوون، یانیش بەهۆی هاوپەیمانێتی لەگەڵ وڵاتێکی دیکەوە بە ناچاری لە شەڕێکدا تێوەگلا بوون. ڕۆژەڵاتی ناوینیش وەکو چەقی شەڕ و ململانێ چەکداریەکان پشکی شێری لە ئاڵۆزیەکان بەرکەوتووە. بەڵام لێرە داوای جێتی ڕامانە ڕۆڵی کۆماری ئیسلامی ئێرانە کە نەک تەنیا لە ڕۆژەڵاتی ناوەڕاستدا بەڵکو لە زۆربەی شەڕەکانی جیهاندا یان بەشدار بووە یان بە جۆرێک لە جۆرەکان پشتیوانی لایەنێکی شەڕ بووە کە لەوانەیە ئەو پشتیوانی کردنە هیچ پەیوەندیەکی بە بەرژەوەندی ئێرانەوە نەبوو بێت. بەڵام بەهۆی بەشداری و پشتیوانی کۆماری ئیسلامیەوە هەزاران کوژرا و بریندار و ئاوارەی لێکەوتوتەوە. جیا لەمەش بەشداری چالاکانی ڕژێمی ئێران دەرخەری ئەو ڕاستیە بووە کە کۆماری ئیسلامی ئێران بۆتە جەمسەری شەڕ و نائارامی و تێکدانی یاسایشی نێودەوڵەتی و مایەی نیگەرانی بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی و گەلانی ناوچەکە کە تەنیا لە یەک مەبەستی سەرەکیدا خۆی دەبینێتەوە، ئەویش بەرەپێدان بە شیعیزم و ئایدۆلۆژیا ئاینیەکەیەتی. وەکو ئامانج و مەبەستی ڕژێمی ئێرانیش دەتوانین بە گشتیەوە بڵین کە کۆماری ئیسلامی ئێران وەک دەوڵەتێکی پان ئیسلامیستی تایفەگەرە شەڕێکی ئایدۆلۆژی ناڕەوا بە گەلانی ناوچەکە دەفرۆشێت. لێرەجا بە وردی ئاماژە بە ڕۆڵ و بەشداری چالاکانی کۆماری ئیسلامی لە شەڕ و ململانێ چەکداریەکانی جیهان لە ساڵی 2024 دەکەین و ئەو لایەنانەی شەڕ دەخەینە ڕوو کە ڕژێمی ئێران یان تیاندا بەشدار بووە یان پشتیوانی ڕاستەوخۆی کردوون و یانیش ناڕاستەوخۆ دنەدەر و هاندەری هەڵگیرسان و بەردەوامی شەڕەکان بووە. سەرەداوی کاولکاری شوێنپێی کۆماری ئیسلامی. شوێنپێی کۆماری ئیسلامی ئێران لە ساڵی 2024دا لە نزیکەی هەموو ناوچە جەنگیەکاندا دەبینرێت کە بەڵگەکانی ڕێکخراوی نێودەوڵەتی لێکۆڵینەوەی استراتیژیک بە تەواوی دانی پێدادەنێن لە ئامادەبوونی فیزیکیەوە بۆ بەشداری ڕاستەوخۆ لە شەڕدا تاوەکو پشتیوانی کارە لە لایەنەکانی بەشداری ململانێ و ناردنی چەک بۆ گروپە سەربازی و نیمچە سەربازیەکان چەندین تەوەری شوێنپێی کۆماری ئیسلامین لە شەڕەکاندا کە دەکرێت خوێندنەوەی وردیان بۆ بکەین. یەکەم، ئۆکرانیا خۆشخزمەتی ئێران بۆ رووسیا. ساڵی 2024 سێمین ساڵی داگیرکاری سەربازی رووسیا بوو بۆ سەر ئۆکرانیا. شەڕی ئۆکرانیا کوشندەترین ململانەی ساڵی 2024 بوو کە 67,000 کەس لەم شەڕەدا گیانیان لەدەستاوە. هەر لە سەرەتای لەشکەرکێشی رووسیاوە برسی بەشداری ئێران، ناردنی چەک و فڕۆکەی بێفڕۆکەوانی ئێران و پاڵپشتی کۆماری ئیسلامی لە رووسیا تەوەری گفتوگۆی وڵاتانی ڕۆژاوا بووە. بەڕواڵەت ڕژێمی ئێران لەم شەڕەدا بێلایەنە، بەڵام یەکێتی ئەوروپا ژمارەیەک دامەزراوە و بەرپرسی سەربازی ئێران لەوانە بریکاری وەزیری بەرگری و چەند فەرماندەیەکی فەیلقی قودسی سوپای پاسدارانی خستە ناو لیستی سزاکانی خۆیەوە. ئەمەش بەهۆی ناردنی ڕاستەوخۆی موشەکی سوپای پاسدارانەوە بۆ رووسیا و بەکارهێنانی لە شەڕی ئۆکرانیادا بوو. دووەم، غەزە نائارامترین شوێنی جیهان. غەزە بە کوژرانی 35,562 کەس و برینداربوونی 130,000 کەس لە ساڵی 2024دا بوو بە نائارامترین شوێنی سەرگۆی زەوی. لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا هەزاران کەسی دیکە لە شەڕی ئیسرائیل دژی گروپی حەماس گیانیان لەدەستداوە، گروپێک کە ئەمریکا و یەکێتی ئەوروپا بە تیرۆریستی ناودەبن. کۆماری ئیسلامی لەم ململانەیەدا ڕۆڵی کارای گێڕاوە. حەماس وەک لایەنی سەرەکی دەستپێکردنی شەڕەکە بە تایبەت بەو هێرشەی لە 7 ئۆکتۆبەری 2023 کردی دەستپێشخەری خۆی و پشتیوانی کۆماری ئیسلامی ئاشکرا کرد. کوژرانی ئیسماعیل هانیە لە تاران لەلایەن ئیسرائیلەوە و هێرشی موشەکی کۆماری ئیسلامی ئێران بۆ سەر ئیسرائیل لە 1 ئۆکتۆبەری 2024دا جارێکی دیکە سەلماندی کە حەماس وەکو هێزێکی بە وەکالەتی کۆماری ئیسلامی لە ناوچەکەدا چالاکی دەکات. سێیەم، لوبنان جینۆسایدێکی دیکەی ئێران.
ساڵی 2024 ساڵێکی زۆر دژوار بوو بۆ بەهێزترین و گەورەترین هێزی بە وەکالەتی کۆماری ئیسلامی لە ناوچەکەدا. حیزبوڵڵای لوبنان ڕۆژێک دوای هێرشی حەماس بۆ سەر ئیسرائیل چوو بووە ناو شەڕەکەوە، بەڵام لە دوو مانگی کۆتایی شەڕەکەدا ئیسرائیل زۆرێک لە سەرکردە و فەرماندە باڵەکانی حیزبوڵڵای کوشت. لەوانە حەسەن نەسڕوڵڵا سەرکردە و سکرتێری حیزبوڵڵا، هەروەها لە ئۆپەراسیۆنێکدا عەباس نیلفروشان یەکێک لە فەرماندە باڵەکانی سوپای پاسدارانی کوشت. ئەم پێکدادانانە لە کۆتاییدا واتە نزیکەی 14 مانگ شەڕی نێوان سوپای ئیسرائیل و حیزبوڵڵای لوبنان بەڕێکەوتنێکی کاتی گەیشتە گربەست و کۆتایی پێهات. شەڕێک کە هەزاران کەسی کوشت و کاولکاریەکانیشی تا چەندین ساڵی دیکە چاک ناکرێنەوە. چوارەم، سووریا بەردەوامی 13 ساڵ ئاگری ناوخۆیی بە پڕیشکی ئێران. پێشهاتەکانی مانگی کۆتایی ساڵی 2024 لە سووریا واتە 8 کانونی دووەمی 2024 ڕووخانی ئەسەد و هاتنە سەردەسەڵاتی تەحریر شام وەرچەرخانێکی بنەڕەتی بوو لە شەڕی 13 ساڵەیە وڵاتەدا. ماوەی زیاتر لە 10 ساڵە کۆماری ئیسلامی ئێران بە بڵاوە پێکردنی هێزە سەربازیەکانی و هەروەها ناردنی ئەفغانیەکان و پاکستانیەکانی دانیشتووی ئێران لە ژێرناوی دوو گروپی فاتمیون و زەینەبیون پاڵپشتی بە شارەسەدی دەکرد لە شەڕە ناوخۆییەکەدا. بەڵام لە ماوەی مانگی ڕابردوودا و بە پێشڕەوی خێرای تەحریر شام و ڕووخانی ڕژێمی ئەسەد هێز و میلیشیاکانی سەر بە کۆماری ئیسلامی هاوشێوەی بە شارەسەد ناچار بوون سووریا جێبهێڵن. پێنجەم، یەمەن هیوایەکی ئێران بۆ پەلامارزانی ئەمریکا و ئیسرائیل. یەمەن لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا بە شەڕێکی ناوخۆییەوە گیرۆجە بووە و جیا لەوەی قەیرانێکی گەورەی مرۆیی لێکەوتوتەوە. ساڵی 2024 ڕێگا خۆشکەر بوو بۆ ئەوەی ڕژێمی ئێران بتوانێت بە ناردنی یارمەتی و هاوکاری سەربازی بۆ گروپی ئەنسارۆڵای یەمەن کە بە حوسیەکانیش ناسراون لەلایەکەوە پەلاماری هێزەکانی ئەمریکا بدات و لەلایەکی دیکەشەوە موشک و کاتیۆشا ڕاستەی ئیسرائیل بکات. ئەمە جگە لەو قەیرانە سەختە ئابووریەی لە دەریای سوور بە هێرشکردنە سەر کەشتیەکان بۆ بازرگانی جیهانی دروست کردووە. هەرچەندە لەبارەی پشتیوانی سەربازیەکانی ئێرانەوە بۆ حوسیەکان گومان هەبوو، بەڵام بەدەست بە سەرداگرتنی جەیان کۆنتینەر و بەلەمی چەک و تەقەمەنی و پارەی ڕژێمی ئێران لە ئاوەکانی یەمەن لەلایەن ئەمریکاوە پشتیوانیەکانی ڕژێمی ئێران لە حوسیەکان بە تەواوەتی ئاشکرا بوو. شەشەم، میانمار دەرفەتێکی نوێ بۆ سوپای پاسداران. لە دوای کودەتە سەربازیەکەی ساڵی 2021 میانمارەوە گێژاوێکی ئەمنی سەرانسەری وڵاتەکەی گرتەوە، بەڵام لە کۆتایی ساڵی ڕابردووەوە ململانەکان لەو وڵاتە زیاتر پەرەیسەند. ئەمەش دوای پێکەنانی هاوپەیمانێتیەک لە نێوان گروپە چەکدارەکانی ئەو وڵاتە و هێرشیان بۆ سەر حکوومەتی وڵاتەکە. میانماریشی بە شێوەیەکی بەرچاو کرد بە گۆڕەپانێک بۆ هەڵگیرسانی شەڕی ناوخۆیی. بەڵام لە دوای کودەتاکەی ساڵی 2021ەوە زۆرترین راپۆرت و بەڵگا سەبارەت بە چالاکیەکانی سوپای پاسداران لە میانمار بڵاو کرانەوە. لە ساڵی 2024 میدیاکانی نزیک لە ئۆپۆزیسیۆنی میانمار بە ئاشکرا باسییان لە ناردنی هاوکاریە سەربازیەکانی کۆماری ئیسلامی بۆ حکوومەتی میانمار دەکرد. بەرچاوترینیشیان ناردنی فڕۆکەیەکی بەرهەڵگری سوپای پاسداران بوو کە کەرەستەی سەربازی بۆ حکوومەتی ئەو وڵاتە برج بوو. حوتەم، سوودان تاقیگەی فڕۆکە بێفڕۆکەوانەکانی ئێران. شەڕی ناوخۆی سوودان کە لە مانگی نیسانی 2023 دەستی پێکردووە لە ساڵی 2024دا بە شڕی بەردەوام بوو. شەڕ و پێکدادانەکە لە نێوان هەردوو ژەنەراڵەکە واتە سوپای سوودان و هێزەکانی پشتیوانی خێرای سووداندایە کە بە ئۆپۆزیسیۆنیش ناسراون. ئەم شەڕە تا ئێستا زیاتر لە 20,000 کوژرا و 33,000 بریندار و نزیکەی 8 ملیۆن ئاوارەی لێکەوتوتەوە. بەرپرسانی باڵای سەربازی سوودان پێشتر بەکارهێنانی فڕۆکەی بێفڕۆکەوانی ئێرانیان لە شەڕی ناوخۆی دژ بە ئۆپۆزیسیۆندا پشتڕاست کردبووە و ڕایان گەاندبوو کە چەکەکانی ئێران هاوسەنگی هێزی بە قازانجی سوپای وڵاتە گۆڕیوە. جگە لە کۆماری ئیسلامی ئێران، میسر، ئیمارات، تورکیا و رووسیا لایەنێکی دیکە شەڕەکان کە بە دەستوەردانی دەرەکی و پەرەسەندنی ململانێ و شەڕی ناوخۆ لە سوودان تۆمەتبار کراون. بەڵام ڕژێمی ئێران زۆرترین کەڵکی لە شەڕی ناوخۆی سوودان وەرگرت، چونکە هەم توانی ڕەزامەندی حکوومەتی وڵاتەکە بەدەست بهێنێت و هەمیش دەیان جۆر لە فڕۆکە بێفڕۆکەوانەکانی خۆی لە شەڕەکەدا تاقی کردەوە. هەشتەم، سۆماڵ شەڕفرۆشی ئێران لە ڕێگەی گروپە تونداژۆکانەوە. گەلی سۆماڵ ساڵی 2024یان لە مەترسینە ئەمنی و شەڕدا بەسەر برتووە. گروپە بناژوخوازەی ئیسلامیەکان لەوانە ئەل-شەباب، قاعیدە و پاشماوەکانی داعش لە ناوچە جۆربەجۆرەکانی سۆماڵ ئامادەن و شەڕی نێوان خۆیان و هێزەکانی حکوومەت دەکەن.
ململانەکانی سۆمال لە ماوەی دەی ڕابردوودا بۆتە هۆی ناسەقامگیریەکی بەرفراوان و ئاوارەبوونی سەدان هەزار کەس لە وڵاتەکەدا. تا ئێستا هیچ راپۆرتێک لەبارەی ئامادەبوونی ڕاستەوخۆی ڕژەمی ئێران بە ناوی لایەنە ناکۆکەکانەوە لە سۆمال بڵاو نەکراوەتەوە. بەڵام بەرپرسانی نەتەوە یەکگرتووەکان پێشتر هۆشداریاندا بوو کە کۆماری ئیسلامی لە ڕێگەی حوسیەکانەوە هاوکاری دارایی و سەربازی ڕادستی گروپەکانی ئەلشەباب و قاعیدە کردووە. نۆهەم، کۆنگۆ هاواری وڵاتانی ڕۆژاوایی دژی هاوکاریەکانی ئێران. قەیرانی مرۆیی لە کۆماری کۆنگۆی دیموکراتیک لەگەڵ بەردەوامی شەڕی ناوخۆی وڵاتە ماوەیەکی زۆرە درێژەی هەیە. شەڕ و پێکدادانی چەکداری لە نێوان گروپە یاخیبووەکان و هێزە حکومیەکان بە تایبەت لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی ئەو وڵاتە بۆتە هۆی ئاوارەبوونی ملیۆنان کەس. هەروەها گەری ناکۆکی و شەڕی نێوان کۆماری کۆنگۆی دیموکراتیک و ڕۆاندا لە ماوەی ساڵی ڕابردوودا نیگەرانیەکی بەردەوام بووە و ئەم نیگەرانیە تاوەکو ئەم ساڵی شەر بەردەوام بوونی هەبووە. تا ئێستا هیچ راپۆرتێکی ورد سەبارەت بە ئامادەبوونی کۆماری ئیسلامی لە شەڕی ناوخۆی کۆنگۆدا نییە. بەڵام لە ساڵانی ڕابردوودا بەرپرسانی حکوومەت لەو وڵاتە سوپاسی پشتیوانیەکانی ئێرانیان لە شەڕی ناوخۆدا کردبوو کە بووە هۆی کاردانەوەی وڵاتانی ڕۆژاوایی دژی ئێران. دەیەم، ڕۆژاوای ئەفریقا تاوانی ئاشکرای سوپای پاسداران. وڵاتانی ڕۆژاوای ئەفریقا لەوانە مالی، بۆرکینا فاسۆ، نەیجر و نەیجریە ساڵی 2024یان لە بارودۆخێکی ناسەقامگیر و شەڕی ناوخۆدا بەسەر بردووە. ناسەقامگیری سیاسی و کودەتای سەربازی و ململانەی نەتەوەیی و ئاینی لە وڵاتانەدا بەردەوام بووە. ئەمەش لە کاتێکدا بوو کە کۆماری ئیسلامی بەدەستێوەردان و تۆخکردنەوەی قەیرانەکانی ناوچەکە تۆمەتبار کرا تا ئەو ڕادەیەی کە فەیلقی قودسی سوپای پاسداران بە فەرمی تۆمەتبار کرا بە پلاندانانی پشتپەردە بۆ کودەتاکان لە ڕۆژاوای ئەفریقا. دەوترێت لە هەمان ڕۆژی کودەتاکەی هاوینی ساڵی 2023 لە مالی ئیسماعیل قائانی فەرماندەی فەیلقی قودسی سوپای پاسداران لە پایتەختی ئەو وڵاتە ئامادە بووە. لە ساڵانی ڕابردوودا ناوچەی ڕۆژاوای ئەفریقا وەک یەکێک لە ئامانجەکانی پەرەپێدانی قوڵای ئیستراتیژی کۆماری ئیسلامی و یەکێک لە ئەرکەسەرەکیەکانی فەیلقی قودسی سوپای پاسداران بە فەرمی ناسێنرا. جیا لە دەستێوەردانەکانی ڕژێمی ئێران لە عێراق واتە بە هەرێمی کوردستانیشەوە ئەوەی دەمێنێتەوە بۆ باسکردن ئەوەیە. یەکەم، ساڵی 2024 ساڵێکی پڕ لە شەڕ و ئاڵۆزی بوو لە جیهاندا. کۆماری ئیسلامی ئێران لە بەشێکی زۆری ئەو شەڕانەدا بە شێوەیەکی چالاکانە بەشداری ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆی هەبووە. لە ساڵی 2024 ژمارەی ئەو کەسانەی لە شەڕ و پێکدادانەکاندا لە سەرانسەری جیهاندا کوژراون گەیشتە زیاتر لە 233,000 کەس و ئەمەش بەو مانایەیە کە ڕەوتی بەرزبوونەوەی توندوتیژی و گرژیە نێودەوڵەتیەکان بەردەوام بووە و ڕژێمی ئێران هۆکارێکی سەرەکی بەرزبوونەوەی ئەم ژمارەیەیە لە قوربانیان. دووەم، بە بەشداری ڕژێمی ئێران لە شەڕەکان، پشتیوانی و جنەزانی ئەو ڕژێمە لە گروپ، حکوومەت و لایەنەکانی وڵاتان، ژمارەی کوژراوان، برینداربووان و ئاوارەبوونی خەڵک لەو وڵاتانە ڕوویان لە زیادبوون کردووە. سێیەم، کۆمەڵگەی نێودەوڵەتی و وڵاتانی ئەوروپی بە تایبەتی پێویستە دەستبەرداری مامەڵە و سات و سەودای ئابووری و بازرگانی بن لەگەڵ ڕژێمی ئێران و جان بەوەدا بنێن کە کۆماری ئیسلامی ئێران بزوێنەری شەڕ و نائارامیەکان بووە دژی مرۆڤایەتی. هەروەها گەر بۆی ڕەخسا بێت بچووکترین دەرفەتی بۆ پشتیوانیکردن لە گروپەکان و دیکتاتۆریات فەرامۆش نەکردووە. ئەمەش بە ئامانجی سەپاندنی شیعیزمی ئێرانی.